هێلکە و مریشک. یەکەمیان بە بەیانیان زوو دەخورێت، دووەمیشیان لە ژەمەکانی دیکەدا لەگەڵ هاوڕەکانتدا دەیخۆیت، لەگەڵ خێزانەکەتدا ئێواران گفتوگۆی لەبارەوە دەکەیت. ئەم دوانە خاوەنی زۆرترین مشتومڕن، بوونەتە مەتەڵێکی جیهانی، هەمووان خەریکیەوەن بە پێی ئاستی زانستیان وەڵامی ئەم مەتەڵە بدەنەوە. هێلکە لە مریشکە یان مریشک لە هێلکە، کامیان لە پێشدا هەبوون؟ هۆکار و ئەنجام. پێش 1000 ساڵ لەمەوبەر یۆنانیەکان ئەم بابەتەیان وروژاند، ئەوەش لە ڕێی چەند نووسین و گفتوگۆیەک کە لەلایەن مێژوونووسی یۆنانی مایسترۆس فلۆتارخۆسەوە بڵاو کرانەوە، لە ژێر ناونیشانی کامیان پێش کامیان هەبوون، مریشک یان هێلکە. ئەمەش بۆ گفتوگۆکردن بوو لەبارەی هۆکار و ئەنجام. گرنگی وەڵامدانەوەی ئەم مەتەڵەش دەگەڕێتەوە بۆ پەیوەندی فلۆتارخۆس بە وەڵامی ئەو پرسیارەی کێ گیانی دروست کردووە. تا ئێستاش زانەکانی گیان وەڵامی پرسیاری ئەوەی کامیان لە پێشدا هاتوون نازانن. ئەگەر مریشک لە هێلکە هاتبێتە دەرەوە، ئەی کەواتە ئەم هێلکەیە لەکوێوە هاتووە؟ دەبێت هەر لە مریشکێکەوە هاتبێت، بەڵام دەبێت مریشکەکەش هەر لە هێلکەیەکەوە هاتبێت. ئەمەش دەمان خاتە ناو بازنەیەکی داخرا و سەرمان لێ دەشێوێت بەبێ ئەوەی بگەین با وەڵامێکی ڕوون. لێرەدا وەڵامەکان بە سەردوو گروپدا دابەش بوون، هەر گروپێک بە گفتوگۆ بەڵگەوە بەرگری لە بۆچوونی خۆی دەکات. گروپی مریشک، ئەم گروپە پشتیان بەو توێژینەوانە بەستووە کە زانا بەریتانیەکان ساڵی 2010 کردیان، توانیان ڕۆڵی زیندوی پرۆتینی ئۆڤۆسلین حەڤە دیاری بکەن کە بەرپرسیاری یەکەم و کۆتایی دروستکردنی هێلکەیە. ئەمەش لە ڕێی بەکارهێنانی ئامێرێکی زۆر بەتواناوە. ئەوەشیان ئاشکرا کرد کە ئەم جۆرە پرۆتینە لە هیچ شوێنێکدا نییە جگە لە مریشک. بەبێ ئەم پرۆتینەش توێکڵی هێلکە بەرهەم نایەت، هەروەها کردداری بە کریستاڵ بوون خێراتر دەکات لەگەڵ کردداری پێگەنانی کالسایت لە کاربۆناتی کالیسیۆم کە ئەمەش بە چالاکیەکی زۆر ورد لە ناو دیواری ڕەحمی مریشکەکەدا ڕوودەدات. هەر بۆیە گەیشتون بەوەی کە هێلکە بەبێ بوونی مریشک نابێت. بۆ ماوەیەکی زۆر پێم وابوو کە هێلکە لە پێشدا هەبووە، بەڵام ئێستا بەڵگەی زانستیمان هەیە کە پێچەوانەی ئەوە دەسەلمێنێت. گروپی هێلکە بۆ سنەوە و زۆربووندا بۆ هێڵەکان لە شێوەی دیئNAدا یەکیان گرتووە. ئەم دیئNAش نیوەی بۆ هێڵی یەکێک لە باوانی تێدا بووە، نیوەکەی دیکەش لە بوونەوەرەی دیکە بووە. بەهۆی ئەمەشەوە دیئNA لەگەڵ ئەو نیوەیە کە یەکیان گرتووە هاوشێوە نەبوون. لە دوای هەزاران نەوەش گۆڕانکاری بۆ ماوەی ڕوویداوە و بوونەوەری نوێ دروست بووە، بووەتە هۆی ئەوەی چەندین زیندەوەری جیاواز دەربکەون. دوو جۆر باڵندەی جیاوازێکیان گرتووە و هێلکەیەکی هاوشێوەی هێلکەی مریشکیان بەرهەمهێناوە. دواتر ئەو باڵندەی لەم هێلکەیە هاتۆتە دەر. بە تێپەڕینی هەزاران ساڵ وردە وردە شێوە و هەڵسوکەوتی گۆڕاوە تا بووە بەو مریشکەی ئێستا. بەپێی ئەم لێکدانەوەیە گروپی هێلکە پێیان وایە کە لە پێشدا هێلکە هەبووە نەک مریشک. فیزیای کوانتەم و ئاشکراکردنێکی چاوەڕوان نەکراو. ساڵی 2012 گروپێک لە توێژەرانی زانکۆی کوینزلاند و پەیمانگای نیڵ ڕایانگەیان ئەگەری هەیە هەر یەک لە مریشک و هێلکە سەرەتایەکیان هەبێت، جا هەر کامیان یەکەم جار بێ یان پێکەوە لە یەک کاتدا هاتبن. جاکی ڕۆمیرۆ، فۆکس نیوز، هۆ و ئەنجام پەیوەندیان بە فیزیای کوانتەمەوە نییە، واتە هۆ بە شێوەیەکی پێویست نابێتە هۆی ئەنجام. لە فیزیای کوانتەمدا ئەگەر هەیە ڕووداوەکان بە شێوەیەکی هەڕەمەکی ڕوو بدەن. بۆ نمونە گەشتی ڕۆژانت بۆ سەرکار دەتوانیت بە پاس بڕۆیت یان شەمەندەفەر یان بە پێچەوانەوە، تا ئەو کاتەی کە توێژینەوەی تاقیگەکانی فیزیای کوانتەم دووپاتیان کردەوە. دەکرێت ئەم دوو بابەتە پێکەوە ڕوو بدەن، بە جۆرێک کەسەکە دەتوانێت یان چوونیەکدا هۆی دیاری نەکراو. ئەمە شتێکە کە لە ژیانی ڕۆژانەماندا تێبینی ناکەین و
لە فیزیای کوانتەمدا هەیە. بۆ خوێندنی ئەم سیستەمەش توێژەران ئەمریکیان داهێنا بە ناوی فۆتۆنیک کوانتەم سویچ. توانیمان بیسەلمێنین کە هیچ ڕێخستنێک نییە بۆ گواستنەوەکان لەسەر شێوەی ڕووناکی. ئەمە ژۆ دووپات دەکاتەوە کە ئەگەری هەیە هێلکە و مریشک لە یەک کادا هەبوو بن. ئەی تۆ بۆ چوونت چییە؟ هێلکە لە مریشکە یان مریشک لە هێلکە؟